هەرێمی کوردستان لە بەرهەمهێنانی بەروبوومی کشتوکاڵی نزیک بووەتەوە لە خود بژێوی. وەزیری کشتوکاڵ دەڵێت لە هەرێمی کوردستان کێشەکە ئەوەیە هەموو بەرهەمەکان لە یەک وەرز یا دوو وەرز پێدەکات. ئێستا وەزارەتەکەی لە هەوڵی ئەوەدایە خانووی شوشەیی بهێنێتە هەرێمی کوردستان و لە هەموو وەرزەکانی ساڵدا بەرهەمی کشتوکاڵی بخەنە بازاڕەوە و بەم نزیکانش لە شاری سلێمانی وەک یەکەم هەنگاو دەست پێ دەکات. بەڵێ لە کۆمەڵک بابەتی زۆر گرنگدا ئێمە گەیشتوونێتە خۆبژێوی تەواوەتی و دەتوانین دەستە بەری بڵێن خواستی بازاڕەکانی خۆمان بکەین. بەڵام یەکێک لە گرفتەکانمان ئەوەی بەرهەمی ناوخۆیی خۆمان تەنها لە وەرزێک یان لە دوو وەرزدا قەتیس نەمێنێ، لە هەموو وەرزەکان بتوانین بەرهەم بخینە ناو بازاڕەکانەوە. بۆ ئەو مەبەستە ئێمە چەند کۆمپانیایەک سەردانیان کردین، بڕیار وایە کە نموزەجێکی جوان لە بەیتی شوشەیی بە دیاری بۆ وەزارەتی کشتوکاڵ کە ئەویش لە پارێزگای سلێمانی ئەنجام دەدرێ دابنرێ. جوتیاران و سەوزە و میوەفرۆشانش ئاماژە بۆ دەکەن بۆ ئەوەی بەرهەمەکانمان چێبڕکەی بەرهەمەکانی وڵاتانی دراوسێ بکات، پێویستە لە هەر چوار وەرزی ساڵ بەرهەم هەبێت. ئەویش بەدانانی ئەو خانوانە دەکرێت کە ساردی و گەرمی تێدایە، کاوش پێویستی بە پاڵپشتی حکوومەتی هەرێم و وەزارەتی کشتوکاڵ هەیە کە پشتیوانی جوتیاران بکات. پلانێکی تەواوی تۆکمەی بۆ دابدرێ ئەو کاتانەی کە بەروبوومی خۆماڵی هەیە بە هیچ شێوازێک بەروبوومی دەرەچی داخلی کوردستان نەبێت، نە بە ڕێگای قاچاق نە بە ڕێگای ڕسمیات. ئەو کارگانێک کە هەیەتمان هەمووی بکەونە کار. قەدەغە بکرێت هیچ عیبی نییە، بەزوشی قەدەغە ناکرێت تێکە دەبی بازارەکە تێکەدا. ئێستا ئۆتۆماتی ئەو تۆماتە جوانێ بەکە بە سەیری کە بزانە کووا هەتەماتەشی هەموو تۆماتێرانەی خواست بەرهەی خۆمان زۆر زیاترە، خەڵک زۆر داوا دەکەی ئێستامە بەقاڵین هەتای خۆمانەبی ئیدیکە ناکڕین، بەس جار و ئێستا بنەوە ڕسوم وەرزی ئێستا نییە، مەجبورین بەرهەمەکانیکە بکڕین. بەس کە خەڵکی بێ فەلاحی خۆمان و کوردستانی خۆمان ئەگەر تەکید بی کە وەزارەتی کشتوکاڵ لێ نەگەڕێ برین بەرهەمە داخل بکە بە هیچ ناوچی بێتە ژەورە خەڵک دەیکا. ئێستا لە هەرێمی کوردستان لەلایەن بازرگانان و سەرمایەدارانەوە خواستی زۆر هەیە بۆ پەرەپێدان بە کەرتی کشتوکاڵی. بۆ پاراستنی بەرهەمی ناوخۆش وەزیری کشتوکاڵ ئاشکرای دەکات لەگەڵ حکوومەتی عێراقی گەیشتوون بە ڕێکەوتن بۆ ئەوەی ڕۆژنامەی کشتوکاڵی هاوبەشدەر بکەین بۆ ئاگاداربوون لە کار و بەرنامەی هەردوولا. بڕیاری ئەوەش دراوە کە بازاڕێکی هاوبەش و لیژنەیەکی هاوبەش لە لێوان هەردوولا پێک بهێنرێت تا لە ڕێگایەوە بەرهەمی هەردوولا پارێزراو بێت. سیرۆ حوسێن، کورتسات نیوز، هەولێر.